بەنسبەتی بیرخستنەوەیەک ئەمێز لەسەر پەیوەندی لە نێوانی ئۆرگان و کەسایەتی و ئەو ڕێکخراوانەیە کە هەیە. چەند کاریگەری هەیە لەسەر پێشخستنی کاروباری ئیداری، چونکە ئێمە یەکێک لەو کێشانەی کە هەمانە لەم ڕەوتەیە و لەم ئەمرە عەزیزانەی کە پەیوەندیمان بە یەکتریەوە هەیە، ئەوانەی کە پێمان خۆشە ئەم ڕەوتە سەرخەین، ئەوانەی دید و تەسمان لێک نزیکە، شێوەی پەیوەندیەکانمان بۆ منەظەم نەکراوە، بۆ ڕێک نەخراوە، بۆیە کاریگەری سلبی لەسەر ڕەوتەکەمان هەیە. لەگەڵ هەبوونی ئەو ژمارە زۆرەی گاینگر و هەوادار و تەرەفدارن، ئەوانەی قەنەعەتیان بەو ڕەوتە کردووە، بە دید و تەسەوراتی کردووە، بەڵام یەکێک لە ئەزمەی ناوخۆمان نەبوونی پەیوەندیەکەیە. پەیوەندی بەستنیش ئێستا لە ڕووی ئیداریەوە لەگەڵ ئەم پێشکەوتە تەکنۆلۆژیی کە هەیە لە زانکۆکانە بووە بە عیلمێکی سربەخۆ، پێوترە عیلمی ئیتیصالی ئیداری، یعنی پەیوەندی یا گەیاندنی ئیدارەی یەکتری. ئەنجا زۆر کەس لەمەوە هەروە ئەزانە لەبەر هێشتا زاراوەکە ڕوون نییە لە بەرچاوی، وەزانێ هەر پەیوەندیەکە بریتێ لە تەلەفۆنکردنێک و یا پەیوەندی بەستنێک لەم بابەتانەوە. نا، چونکە ئەمە هەموو چست و چالاکیە فکری و سیاسی و کۆمەڵایەتی و ئەوانەی تری هەموو چالاکیەکی ئینسانی پێوە بەسترێتەوە. تا ڕادەیەکی زۆر جاری وا هەیە پەیوەندیەکان سەبەبێکی سەرەکین بۆ سەرکەوتنیان شکست خواردنی کاروبارە ئیداریەکان. لە ضمنی ئیشی پەیوەندیە گەیاندنی ئەو فکرەیە کە تۆ هەڵت گرتووە. تۆ فکرەیەکت هەیە ئەتێ بیگەینی بە خەڵکی، چاوپێکەوتنەکەت هەیە تێشت زیاتر ڕوونکەیتەوە. شێوەی گەیاندنی چاوپێکەوتنەکە یارمەتی دەرەبێت لە گەیاندنی ئەو ناوەرۆکە کە تۆ ئەتێ بیگەینی بە خەڵکی، چونکە هەدەف لە پەیوەندیەکان ئەسڵەن چییە؟ من ئێستا کە دێم لەم ژووریا قسەکەم هەدەفێکم هەیە. دروستکردنە بریتیە لە دروستکردنی پاڵنەرێکی قەناعەت لە ناخی ئەو کەسانی کە گوێیان گرتووە بۆ ئەوەی ڕەفتار و ڕەوشتێک وەربگرن یا هەڵوێستێک بگرنە بەر کە گۆڕانکاریەکی پێ دروست ببێت. ئەمە خاڵێکی سەرەکیە، یعنی هەمومان هەست بەمە ئەکەین. یەکێک بۆ نمونە محاضرەیەکەدا وتارێکی جمعە ئەدا، مەقالەیەکە نووسێ، سایتێکی کردوتەوە، حیزبێکی پێکهێناوە، جەمعیەتێکی هەیە، هەر کەسێک لەمانە ئەو هەدەفەی هەیە کە ئەوێ خەڵکانێک لە ناخیانە پاڵنەرێکی ئیمانیان بۆ دروست ببێتە قەنەعەتێکیان کردبێت لە ناخی خۆیانە کە ئەم کەسە خاوەن بەرنامەیەکە، ئەم بەرنامەیە مهمە، منیش هەڵیگرم وەکو ئەو، تەیدی بکەم وەکو ئەو، بۆی زۆرترین کەسکۆ ببینەوە و زەمان بوێ بە یەک تاکو بە کورتترین زەمن بە کورتترین ڕێگا بتوانین بگەینە ئامانجەکەمان. ئەمان شتێکی زۆر مهمە.